خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. قسە و باس لەسەر هەڵبژاردن هێشتا بەدووبەرێ، هەندێک پێیان وایە کە هەڵبژاردن ناکرێ و سەرۆکی هەرێم و کۆمسیۆن سەرۆکی هەرێمیش تەکیدی لەوە کردوەوە، یان سەرۆکایەتی هەرێمیش تەکیدیان لەوە کردوەوە کە تا ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ دواخستنی هەڵبژاردن لە وادەی خۆی. تا ئێستاش پارتی دموکراتی کوردستان خۆی کەنارگیر کردووە و بەشداری هەڵبژاردن ناکات. یەکێتی و هێزولانە سیاسەکانی تریش بەردەوامن لە ئامادەکاریەکانی خۆیان بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیشەوە. ئەمە ڕۆژەڤێکی گرنگی هەرێمی کوردستانە، بەڵام زۆر کەس باز لەوە کات کە یەکێتی و پارتی لە ژێرەوە ڕێککەوتون کە هەڵبژاردن دوا بخەن، بەڵام ئایا یەکێتی ڕێککەوتووە کە هەڵبژاردن دوا بخات؟ دواخستنی هەڵبژاردن چ کاریگەریەکی یان سیستمە ترسێکی دەبێت. ئەمە بە دیوێکی سیاسی بەلایەکی ترەوە موچە بووە بە تاڕادەیەکی زۆر بە بڕیاری دادگای فیدراڵی و هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی و هێزولانەکانی تری خەمخۆر چارەسەر بووە. یەکێتی لە ئێستا لە هەوڵدایە کە مژدەی خۆشتریش و پاڵپشتی ئەوە بکات کە مژدەی خۆشتریش لەبارەی موچەوە بۆ هەرێمی کوردستان جێبەجێ بێت، بەڵام تاکو جێبەجێ نەبێت ناوێت بیکاتە هیچ باس و خواسێ. ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا زۆر گلەی کرد کە جیاوازی لە حکومڕانیدا هەیە بە تایبەتی لە نێوان ناوچە جیاجیەکاندا، جارێکی تر مۆر و ئیمزا بۆ پارتی دموکراتی کوردستان دەکاتەوە بۆ هەر بڕیارێک کە پارتی بێوێت، وەک ئەوەی خەڵک دەیڵێت کە یەکێتی جارێکی تر ئەوەی پارتی بێوێت بۆی جێبەجێ دەکات. لەسەر هەموو ئەوانە لەگەڵ بەڕێز لوقمان وەردیێندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین. کاک لوقمان بەخێر سپاس بۆ دەرفەتە. لە هەڵبژاردنەوە دەست پێ بکەم. هەڵبژاردن ئێستا یەکێتی و لایەنەکانی تر گەرم و گوڕن و کۆمیسیۆن ئامادەکاری قانونیەکانی بەردەوامە، بەڵام پارتی هێشتا خۆی کەنارگیر کردووە لێ من بەشداری ناکەین. بە تایبەتیش لە دوای جەژنەوە ئەمڕۆ دووشەممەیە هیچ زم و جۆڵ و حرەکەیەک نییە تا دوایین هەڵوێستی یەکێتی چێتە ئێستا. بەناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی عزیزی کورسات نیوز. بێگومان ئێمە لە ساڵێک بەر لە کۆتایاتنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان جەختمان لەوە کردەوە کە ئەبێ لایەنەکان ڕێککەوین لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن بۆی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت. بەداخەوە پارتی دموکراتی کوردستان هەمیشە ئاستەنجی لە بەردەم هەمواری یاسای هەڵبژاردن دروست دەکرد تا سەرنجام گەیشتەوەی کەوا بڕیاری محکەمەی فیدراڵی پێدەرچوو. ئێمە ئەو کاتیش و ئێستاش لەگەڵ بێت لەگەڵ ئەوەی نەکە بۆ چرکە ساتێک هەڵبژاردن لە کاتی خۆی دوانەکەوێ. ئێمە کاتی خۆی کە ڕەزامەند بووین بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بیرمان نەچێت بۆ هەمواری یاسای هەڵبژاردن و سازانی هێزە سیاسیەکان بوو بۆ ئەوەی لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن بگەین بە ڕێککەوتن. ئەوەی کە پێشێلی سازانی کرد پارتی دموکراتی کوردستان بوو کە لە 22/5 تاکلایەنە ویستی کارێکی نایاسایی لە موسسەیەکی یاسایی کە پەرلەمانی کوردستانە بە زۆرینە کۆمیسیۆنی سەربەخوا هەڵبژاردنەکانی هەرێم کارا بکاتەوە، بەداخەوە نەک هەر ئەم کارە نایاساییەکرا بەڵکو دادگاکانی هەرێمی کوردستانیشی بەکارهێنا تا سەرنجام بڕیاری محکەمەی فیدراڵی لێ دەرچوو. ئێمە بە ناچار پەنامان بردە بەر دادگای فیدراڵی بۆ ئەوەی قانونێک لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی پێ بکرێت، زەمانەتی هەڵبژاردنێکی ڕاستەقینە بکە، زەمانەتی هاوسەنجی نوێنەرایەتی جوگرافی بکە، زەمانەتی تۆمارێکی دەنگدەران بکە کە تۆمارێکی پاک بێ. بڕیاری محکەمەی فیدراڵی لێ دەرچوو. ئێمە لەگەڵ ئەوەینا ڕۆژی 6 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت و جەخت لەوە ئەکەینەوە بە هیچ شێوەیەک نەچووینەتە گفتوگۆوەک یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ قسێکێکی وە ڕێککەوتنێکتان هەیە چاڕێی کۆبنەوەی سەرۆکی هەرێمن لەگەڵ لایەنە سیاسی. ئەم دیعانە و ئەم قسانە کۆن بوونە. من پێم وایە خەڵکی کوردستان زۆر لەوە وشیارترە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا یەک سەرکردایەتیە، یەک سەرۆکی هەیە، یەک بڕیاری هەیە، یەکێتی ژێر بە ژێر لەگەڵ هیچ هێزێکی سیاسیدا ناچێتە گفتوگۆ. ئەوەی ئەزمموی 2 ساڵی ڕابردووی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بینی بێت وەک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتێکی ڕاست و ڕەوان پیادە ئەکا و زۆر ڕاشکاوانە لەسەر کۆی پرسەکانی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی دەوروبەر سیاسەتێکی ڕاست و دروست پەیڕەوەکە. بۆی ئەوانەی دیعایە ئەوەکەن کە ئێمە ژێر بە ژێر لەگەڵ پارتی گفتوگۆمان کردوێت لەسەر دواخستنی هەڵبژاردن، ئەمە ئەسڵ و ئەساسی نییە و خەڵکی کوردستان زۆر لەمە وشیارترەوە. ئەم جۆرە تەسریع و لێدوانانە کۆن بۆ بایەخێکی ئەو تۆیان نەمایە. ئێمە لەگەڵ ئەوەی جەخت لەوە ئەکەینەوە کە ئەبێ هەڵبژاردن لە 6 بکرێت و کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەست بە ڕێکارەکانەکە بە بەردەوامی و ئێمە وەکو یەکێتی ئامادەین بۆ هەڵبژاردن
وە کاندیدەکانمان ڕاستپاردووە کە دەست بە هەڵمەتی هەڵبژاردننی هێمنانە و بێدەنجی بکەن تا ئەو کاتەی کە کۆمسیۆن ئیعلانی وادەی هەڵمەتی هەڵبژاردنە کە ئەو کات بە شێوازێکی علەنی با بڵێن هەڵمەتەکە دەست پێ بکە. ئێستا ئێمە ئامادەین بۆ هەڵبژاردن و پێشمان وایە بە هەر هۆکارێک لە هاوکارەکان ئەگەر هێزێکی سیاسی ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بیەوێت هەڵبژاردن سەرمانجێک دوا بکەوێ بە بەهانەی کۆمەڵی بەهانە کە من پێم وایە هیچ پاساوێکی نیە ئەوان ئەو شتانەی کە باسەکرێت من پێم وایە ئەمە غەدرێکە لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە کرێت و غەدرێکی گەورەیە لە قوارەی سیاسی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان. قسەیەکەی مەسەلەن 2 مانگ 3 مانگ دوا بکەوێت 4 مانگ ئەمە هیچ سوودێکە گەیەنێ مەسەلەن بڕوا ناکەم چونکە ئێمە قانونەکە دەرچووە و تۆماری دەنگدەران ڕوونە و ئەو قسانەی کە ئەکرێت بەوەی کەوا چەند هزار کەسێک پەنجەمۆری ناخوێندێت و خۆ قابل ئەم پەنجەمۆرانە لە نێوان جیهاز جیاوازی پەنجەمۆری نێوان یەکێتی و پارتی ناکە ئەندامانی پارتی بناسێتەوە و پەنجەمۆریان نەخوێنێت بۆ ئەم قسانە من پێم وایە ئەرزشیان نییە جگەلەوە ڕاستە ئەو هێزانەی کە ئەو دەنگدەرانەی کە بە ناوی ئاوارەکانی سووریا و ئاوارەکانی تورکیا و بەشێکی ڕۆژهەڵاتی کوردستان و بەشێکی ئەوەی کە هێزێکی نایاسایی لە هەرێمی کوردستان هەیە بە ناوی هێزی ڕۆژکە کە لەسەر حیسابی بودجە و موچەی خەڵکی کوردستان ئیدارە ئەدرێن ئەمانە ڕەنگ کۆمیسیۆنی سەربەخوا بژانەکانی عێراق مشارەکەیان پێ ناکات جاگەر قەول بێ سەرنجەکە لەسەر ئەوە بێ ئەمە بە هیچ شێوەیەک ناچینە ژێرباری ئەوەی کە ئەم بابەتە جارێکی تر دەستی بۆ بدرێ ئەبێ هاوڵاتی هەرێمی کوردستان دەنگ بدا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دیاریکردنی نوێنەرەکانیان. بۆیە وەک چۆن جەنابی سەرۆک بافڵ پشتیوانی خۆی بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵی دووپات کردەوە بە هەمان شێوە ئێمە پابەندی بڕیارەکانی دادگای فیدراڵین پابەندی ئەو قانونەی کە هەڵبژاردننی دیاری کراوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئێمە ئامادەین بۆ هەڵبژاردن و هیچ شێوەیەک هیچ هێزێکی سیاسی گفتوگۆی لەگەڵ ئێمە نەکردووە و ئێمە ئامادەی دانوستاندنیش نین بۆ بابەتی دواخستنی هەڵبژاردن. ئەگەر بەسەرتاندا بسەپێندرێ هەڵوێستان چی دەبێ مەسەلەن ئەمە بابەتێکە ئەبێ سەرکردایەتی و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی خۆیدا قسەی لەسەر بکات. زۆر باشە ئێوە ئەو بێمنەتێتان ئەو ئامادەکاریەتان چوونە ناو هەڵبژاردن لە چیەوە دێ لەوەی کە ئێران وەکو ئەو ترێ زۆر ڕاشقاوانە بم دیزاینێکی هەڵبژاردننی بۆ ئێوە کردو کە ئێوە کورسی باش بێنن و پارتی کورسی کەم بێنێ بۆیە ئێوە ئاوها بێمنەتن. ئەزانی کاکزانە ئەمە بابەتی دیزاین بەڕاستی بابەتێکی ینی کۆمیدیە من پێم سەیرە ئەو برادرانە هەمیشە لە مناسبەکاندا باسی بابەتی دیزاینەکەن لە ڕاستیدا ڕەنگە ئەمە یەکەم هەڵبژاردن بێ کە دیزاینی پێشوەختە بۆ هێزێکی سیاسی دیاریکراو نەکرد بێ کە دیعایەکە لەگەڵ سینیش بچێتە هەڵبژاردن ئەیباتەوە ئەگە قەولە لەگەڵ سین بچێتە هەڵبژاردن ئەیباتەوە بۆ لەگە هێزە سیاسەکانی ڕکابی لە هەرێمی کوردستان نایەتە هەڵبژار پرۆسێکی هەمە سین هەنێنەوە نە دیزاینی پێشوە لە ڕاستیدا تاکە هەڵبژاردنە کە پارتی دیموکراتی کوردستان دیزاینی پێشوەختەی پێ نەکراوە نەیکردووە چونکە پێشتر بیرمان نەچێ سەرۆکی کۆمیسیۆنی هەرێمی کوردستان لە پارتی دیموکراتی کوردستان بووە ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان ئەنجومەنێکی بێلایەن نییە بەڵکو لە مەسلحەت و لە بەرژۆندەکانی پارتی دیموکراتی کوردستان بڕیارەدا ئێمە بیرمان نەچێ 22/5 کاتێک کە بە نایاسایی ویستیان تەمەنی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم درێژ بکەنەوە وەزارەتی داد شاهیدی بۆدان بڕیارە نایاساییەکە لە ڕۆژنامەیەوە قاع بڵاو کرەوە بە نایاسایی ئەنجومەنی دادوەری بە نایاسایی تەئیدی بڕیارێکی نایاسایی کرد بۆیە ئەمانە هەموو لە خزمەتی دیزاینی پێشوەختە بوون بۆ پارتی دیموکراتی کوردستان لە کاتێکدا کە کۆمیسیۆنی عێراق ناکە ئەم حاڵەتەنە نابێ بۆیە تەنگەتاو بووینە و ئیتر تۆمەتە بەخشنەوە بۆیەکەوە هێزێکی سیاسی دیاریکراو دێ دیزاینی پێشوەختە ئەکە نوێنەری پارتی لە کۆمیسیۆن هەیە نوێنەری هێزەکانی تر هەیە هەر ئەم کۆمیسیۆنە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی کرد هەر ئەم کۆمیسیۆنە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی لە عێراق کردووە ئەم کۆمیسیۆنە دادوەرەکانن و خەڵکی باوەڕ متمانە پێکراوە و ئەزمموی چەند ساڵی ڕابردووشیان ئەزممونێکی زۆر سەرکەوتو بۆ بێ من پێم وایە ئەوەی کە خۆشیان باوەڕە قسە و باسی لەسەرەکەن باوەڕیان بەخۆیان نییە و جگەلەوەی خەڵکی کوردستانی زۆر لە وشیارترە کە بەم پروپاگەندانە ڕاستەکە ئەوەیە مل بدەن بۆ محاسەبەکردن بۆ تاقیکردنەوە لە بەردەم خەڵکی کوردستان بۆی خەڵک لەسەر بنەمای ئەزمموی 4 ساڵی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم بنەمایە قەرار بدا کام هێز لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بیرەکاتەوە چێ بوو کە لە بیدایەتی سەرهەڵدانی قەیرانی دارایی ئێمە بووین وەک یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە جەختمان لەسەرەوە کردەوە کە قوڵایی استراتیجی هەرێمی کوردستان بەغدایە فەرمون بچین لە بەغدا کێشەکانمان چارەسەر بکەین لە بەغدا ئیستحقاق خۆمان وەربگرین لە بەغدا زامنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەین هاوڵاتیانمان هیلاک بووینە بەدەست
ئەوەی کە گرمترین هەواڵی میدیا لە هەرێمی کوردستان هەواڵی دابشکردنی موچە بێ هاوڵاتی هەرێمی کوردستان و موچەخۆران هیلاک بوون بەدەستەوەی کەوا بەنیوە موچە و ڕبع موچە وەربگرون ساڵانە ژمارەیەک لە موچەکانیان لێ ببڕێ ئێمە تأکیدمان لەوە کردو کە ئەبێ قوڵای استراتیژی هەرێم بەغدای بچین کێشەکانمان لە چوارچێوەی دەستوری عراق زامنی مافەکانی خەڵکی کوردستان بکەین ئەو کاتیش بیرتان نەچێ ئێمە بیرمانە تۆمەتی جۆرە و جۆریان بۆ ئێمە بەخشیەوە سەرنجام ئەو ڕێگا ڕاست و دروستەی کە ئەمڕۆ بڕیاری محکەمەی فیدراڵی پێدەرچوو کە بەرەنجامی هەوڵ و شەونخوونی و عیلاقە و پەیوەندیەکانی سەرۆک بافڵ بووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو کە سیاسەتێکی ڕوون و ڕەوان ڕاست و دروستی هەبووە سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانمان لە چوارچێوەی دەستوری عراق و لە هێز عێراقیەکان ئەمە دەرەنجامەکەی بوو کە ئێستا لەوەی دوو موچە هاتووە کاک لوقمان لە بەغداوە خۆرگرت خەڵک باسی وەش ناکات جاشی عراقی و نازانم بەوانە ئێمە دەستورێک لە عراقیە بیرمان نەچێ کە سەرکردایەتی سیاسی لە کوردستان سەرۆک مام جەلال کاک نوشیروان کاک مەسعود بەشداریان کرد لە نووسینەوەی دەستوری عراقدا بیرمان نەچێ ئێمە ڕیکلاممان کرد بۆ دەنگدان بە دەستوری عراق پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی لە سەروی سەدا 90 دەنگمان بە دەستوری عراقدا ئەو دەستورەی کە زەمانەتی مافەکانی ئێمەی کردووە بۆ عیبێ ئێمە بچین داکۆچی لە چوارچێوەی دەستوری عراق لە مافەکانمان بکەین و ئارامی و ئۆقرەی و ئارامیەکی ئابووری لە هەرێمی کوردستان دەستەبەر بکەین ئەمە ڕێگە ڕاستەکە یاخود بچین نەوتی هەرێمی کوردستان بە تاڵان بە وڵاتێکی وەکو تورکیا بفرۆشتین کە کاتێک لێمانە قەومێ سەنگەری دوژمنکاریمان لێ بگرێ بۆیە ئێمە سەرکردایەتیەکی نەیشاردوێتەوە کێشەکانی هەرێمی کوردستان نە لە تاران چارەسەرەکرێ نە لە ئەنقەرە چارەسەرکرێ ڕێگا ڕاست و دروستەکە بەغدایە ئێمە لە چوارچێوەی هەرێمێکی لە چوارچێوەی دەوڵەتی عراقدا ئەبێ لە چوارچێوەی دەستوری عراقدا بۆ موچەوتت سەرۆک بافڵ 2 ساڵ هەوڵی بە ئارامی ئیشی لەسەرەوە کرد و دوجار ڕێگە ڕاستەکەشەوە بوو کە محکەمەی فیدراڵی بڕیاریدا لە چوارچێوەی بودجەدا عراقی ملزەم کرد کە بۆی موچە بنێرەوە و ئینشاڵڵا بە تەمان مانجی چواریش بە هەمان شێوە پارە بنێرنەوەی لە دوانی ئەمڕۆی بەڕێز قوبات تاڵبان جێگری سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ میدیاکان باز لەوە کرێ قەرەبووی سێ موچەکە شەوێ یەکێتی تا چەند پاڵپشتی ئەوە ئەکا ئەزانی کاک زانایەتی بە وەزیفەی خۆی زانێ دیفاع و داکۆچیکاری سەرسەختی مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت بۆ ئەمە بەستەیەکێتی هەموو پەیوەندی سیاسیەکانی خۆی و هەم چ ئەو پەیوەندیانەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا سەرۆک بافڵ بنیادی ناون چ ئەو سەروەتە گەورەیە معنەویەی لە پەیوەندیەکانماندا لە سەرۆک مام جەلالەوە بۆمان ماوەتەوە هەمومان بەکارهێناوە بە بەردەوامیش بەکاری دێنی ناشی شارینەوە سیاسەتی یەکێتی وەکو باسەکەم یەکێتی یەک بڕیارە یەک سیاسەتە سیاسەتەکە ڕوونە کە ئێمە پێمان وایە ئەبێت کێشەکانمان لە چوارچێوەی عراق چارەسەر بکەین و داکۆچیکاری سەرسەختی دەستەبەرکردنی مافەکانی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و مافی موچەخۆرەکانە بین بۆیە بۆ بابەتی سێ موچەکەش ئەمە مافێکی سەرەتایی موچەخۆرانە یەکێتی هەموو پەیوەندیەکانی خۆی بەکاردێنەوە پێشمان وایە ئەبێ هەموو هێزە کوردستانیەکانیش پشتیوانی لەم سیاسەتە ڕاست و دروستە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین ئومێدمان وایە کە لەم کەیسەشدا ئێمە بتوانین سەرکەوت بەغدا ئەوەیە کە هەموو هێلکەکانی بخەیتە سەبەتەی بەغدا ینی ئەتوانرێت پاڵپشت لە چوارچێوەی ئەو دەستورە مافەکانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان زامن بکرێ ئێمە هێلکەکان ناخەینە سەبەتەی بەغدا هێلکەکانی خۆمان لای خۆمانە بەڵام کێشە و مافەکانمان لە بەغدایە دەستورێک کە بە ناوی دەستوری عراق زەمانەتی مافەکانی ئێمەی کردووە دانی بە حکوومەتی هەرێمی کوردستان و قوارەی سیاسی هەرێمی کوردستان ناوە ئەگەر بمانەوێت قوارەی سیاسی هەرێمی کوردستان بەهێزکەین ئەبێ زەمانەتی مافەکانمان بکەین چونکە کاتێک قوارەی سیاسی هەرێمی کوردستان بەهێزە بێ لە سای ئابووری و اقتصادێکی بەهێز کە خۆمان نەزانین ئابووری هەرێمی کوردستان لە سای ئەوە جێگیرەوەی کە ئێمە بتوانین ئەو شایستە دارانی لە چوارچێوەی لە بودجێ عراقدا شەڕمان لەسەر کردووە و دەستەبەرمان کردووە دەستی بێنین خۆشبەختانە ئێستا خەریکە وردە ئەمە جێگیرە بێ وەکوتم ئێستا کەمتر خەڵک باسیەوە کات جاش و جاشی عراق و نازام جاشی چی ئەوانەی کە داوای موچیانە کرد لە بەغدا موچەمان ناوێت موچەی بەغدامان ناوێ و ئێستا بێدەنجیەکە کەمترە وشانە بە کەسێک ئەمە باسەکە کە لە سیاسەتی ڕابردووی خۆیان داش سەرکەوتو نەبوون و دۆڕاون خەڵکی دۆڕاو بۆ ئەوی پاساو بێنێتەوە بۆ سیاسەتش کەس خواردەکانی خۆیان ئەم دیعانە بڵاوەکەنەوە ئەی بۆ زەمانێک حکوومەتی عراقی لە هەرێمی کوردستان تەشکیلەکرا هەموو هێزە سیاسیەکانی عراق لە قەلاچۆلان کۆ ئەکرانەوە لە دوکان کۆ ئەکرانەوە سەرۆک مام جەلال کۆ ئەکردنەوە لەسەر مێزێک و حکوومەتی عراقی لە هەرێمی کوردستان پێکدات بۆ ئەو کاتێ مەشانازیمانە کرد لە هەرێمی کوردستان حکوومەتی عراقی ئەی سەرۆک کۆماری عراق کورد نییە ئەی هەم پۆسانە لە عراق کورد نین بۆیە ئەمە بابەتێکە من پێم وایە خەڵکی کوردستان زۆر لەوە شیارترەوە ئەم بابەتێکە بەسەر چووە ئەمە ڕێگا ڕاست و دروستەکەیە کە ئێمە لە چوارچێوەی دەستوری عراقدا شایستەدارایەکانمان دەستەبەر بکەین ئارامیەکی ئابووری دەستەبەر بکەین
هاوڵاتی هەرێمی کوردستان موچەخۆری هەرێمی کوردستان هیلاک بوو ماندوو بوو من پێم وایە ئەو تحمل و بەرگەگرتنی کە موچەخۆرەکانی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان کرد تەسەوڕ ناکەم لە هیچ وڵاتێکدا وێنە هێوی بۆ ئێمە دەبێت تەقدیری ئەوە بکەین و هەوڵ دەین ئەم دۆخە داراییە کە لە ڕابردوودا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوو بە هیچ شێوەیەک دووبارە نەبێتەوە یەکێتی دیفاع لەو سیاسەتە ئەکا یەکێتی دیفاع لەوە ئەکا ئەم سیاسەتە پەیڕەوەکە کە ئابووریەتی بەهێز زەمانەتی پاراستنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستانە کاتێ ئابووریت بەهێز نابێت کاتێ فەرمانبەر موچە وەرناگیرێ وەلا ئینامینێ بۆ خاک و بۆ نیشتیمان و بۆ هەرێمەکە توانەوە ئیتمینانە بدەنە خەڵکە و دڵنیایە بدەنە خەڵک کاک لوقمان کە بەڕاستی ئێشێتی وەک شێوێک وەستابێ بۆ زامنکردنی مافەداراییەکانیان لە بەغدا هەموو شەڕێک مەبەستم شەڕی سیاسی شەڕی دارایی یاساییان بۆ بکا بۆ دەستەبەرکردنی موچە لە هەر حاڵەتێکدا بێ ئێمە لەگەڵ ئەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاستکەینەوە ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەو مانایە کە ئێمە چیتر شەڕقۆچ و شەڕە دەمدووک لەگەڵ حکوومەتی فیدراڵی نەکەین مافەکانمان لەوێن ئەبێ مافەکانمان لەوێ جێگیر دەستەبەر بکەین ئەبێ شایستە دارایەکانمان لەوێ جێگیر بکەین بەم شێوەیە ئێمە توانی خزمەتی وڵاتەکەمان کەن و دەستی ئاودانی بۆ شار و شارۆچکەکانمان درێژکەین و زەمانەتی موچە و ئیستحقاقی فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بکەین بۆ یەکێتی داکۆچکاری سەرسەخت دەبێت لەم سیاسەتە و لە داهاتووشدا لە پێکهێنانی کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستانیشدا یەکێتی شەراکەت لەگەڵ ئەو هێزانەکە کە بڕوایان بە دایالۆگ و چارەسەرکردنی کێشەکان بێ لەگەڵ حکوومەتی فیدراڵی یەکێتی نایە مجازەفە بە هەرێمی کوردستان و بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە یەکێتی سیاسەتی ڕاست و دروست و سیاسەتێک پەیڕەو بکە کە سیاسەتی عینادی نەبێ و سیاسەتێک بێ ئەگەر ڕێککەوتنامەیەکمان لەگەڵ هێزەکان مۆر کرد بۆ پێکهێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی ئەم وەڕقەیە بین کە واژۆی خۆمان ئێمە نامانەوێ حکوومەتێک تەشکیل بێ کە دام و دەستگا تەشریعیەکانی هەرێمی کوردستان لە مەسلحەتی هێزێکی سیاسی دیاریکراو کە لە ڕابردوودا و لە کابینەکانی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان تەواوی دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستانی لە مەسلحەت و بەرژەوەندەکانی خۆی بەکارهێنەوە بە هیچ شێوەیەک نامانەوێ ئەم حەقە نادەینە خۆشمان کە نەیدەینە خۆمان ئەکید نایدەنی هێزی بەرامبەریش بۆیە ئەمانەوێ ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاستکەینەوە نامانەوێ سەرکێشی بکەین لە سیاسەتدا نامانەوێ مجازەفە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بابەتە داراییەکانی هەرێمی کوردستان بکەین لەسەر ئەم بنەمای ئەمانەوێ شەراکەتێکی ڕاستەقینە بۆ حکوومەتێکی بنکەفراوان لە هەرێمی کوردستان پێکبینین کە ئەم حکوومەتە حکوومەتی هاوڵاتی بێ حکوومەتی خزمەتگوزاری بێ حکوومەتی ئاوەدانی بێ حکوومەتی پێشکەشکردنی خزمەتگوزاری بێ بەبێت جیاوازی لە زاخۆوە تا کفری و کەلا باش کاک لوقمان ینی لە ڕابردوودا یەکێتی کێشەی تێداوە لە دوای نەخۆشکەوتن و دوای کۆچی سەرۆک مامچەلال و ڕووداوانەی ڕوویاندا زۆر جار خەڵک گوتێتی یەکێتی هەر کاتێک پارتی تووشی و کێشێک بوو بێ بۆ بەدار شەق بۆی ئەوە قسەی خەڵکت زۆر بە سادەیی ڕاشکاو بم لەگەڵت مەسەلوتیانە هەرچی پارتی گوتوێتی یەکێتی بۆ مۆر و ئیمزا کردو و ڕۆیشتۆ لە بەرژەوەندی پارتی بووە ئەمە ژوای کردو خەڵک متمانەیان یان ترسیان هەبێ لە یەکێتی بۆی کە جارێکی تر ئەوە بکە ئایا یەکێتی ئێستا هیچ شتێک کە مەسەلەن لە کۆمەڵێکدا کە هەرێمی کوردستان کەوتە زەیقەتەوە کەی کەوتە مەشاکیلی گەورەوە هیچ شتێک مۆر و ئیمزاکە کە دوازار ئەو سەری لە دیار نەبێ و یان دژی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بەکاربێتەوە بە هیچ شێوەیەک وەک باسم کرد ینی ئێستاش خەڵک ئەوەتان پێڵێ ترسێن یەکێتی بۆ پارتیدا بشوێنێ چێتە ڕێکەوتنامە دانوستان هەیە ئیتیفاق هەیە بەڵام بە هاوسەنجی بە هیچ شێوەیەک یەکێتی ناچێتە ڕێکەوتنامەی ژێربەژێر یەکێتی سیاسەتێکی ڕاست و دروست پەیڕەوەکە کە ئەم سیاسەتە سەرۆک بافڵ پەیڕەویەکە و پێمان وایە نابێ مجازەفە بە هەرێمی کوردستان و بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێت ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان یەکێتی نیشتیمانی کوردستان ڕعایەتی ئەو زلوفەی کردبێ کە دۆخی هەرێمی کوردستان تێک نەچێت قوربانیمان بە بەرژەوەندی حیزبەکانی خۆمان دابێ ئێستا قوربانی لە پێناوی زەمانەتکردنی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە خۆمانە دەین لە هیچ هێزێکی سیاسی قبول ناکەین کە مجازەفە بە ئایندە و بە ژیان و گوزەران و ئایندەی هەرێمی کوردستان بکە سیاسەتێکی ڕاست و دروست پەیڕەوەکەین ئەم سیاسەتەیە بنیادنانی پەیوەندیەکی ڕاست و دروستی هاوسەنگ لەگەڵ حکوومەتی فیدراڵی لە چوارچێوەی دەستوری عێراقدا مافەکانمان دەستەبەر بکەین لەگەڵ هاوڵاتیانی وڵاتانی دەر و دراوسێش لەسەر بنەمای ڕێزگرتن لە سەروەری خاچی هەرێمی کوردستان ئێمە سیاسەتێکی ڕاست و دروست پەیڕەوەکەین ڕێز لە وڵاتانی دەر و دراوسێگرین بە هەمان شێوەوان شەبێ ڕێز لە
هەرێمی کوردستان و خاچێری کوردستان. ئێوە لە ڕابردوودا مەسەلەن جەنابەت جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بووی لە پەرلەمانی کوردستان 6 مانگ بۆ 7 مانگ جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز قوبات تاڵەبانی بایکۆتی ئەنجومەنی وەزیرانی کرد نەچۆ کۆبوونەوەکان لەسەر ئەو نەعەدالەتی و ئەو جیاوازی فەرقی هەبوو. ئێوە خۆتان چەندین جار من لە بەرنامەکان لەگەڵ جەنابتە گفتوگۆی ئەومان کردووە کە مەسەلەن لە جیاوازیەکرێت لێوان شار و شارۆچکەکان مەسەلەن لە سنووری هەولێر لە سنووری باڵەکایەتی سۆران مەسەلەن بالیسان و شەقڵاوە لە هەموو ئەوانە جیاوازی ئەکرێ. ئەو جیاوازیانە بە دەقیقی یعنی ئەگەر هەم تۆ بەبیری بینەران هەم میش بەبیری جەنابتی بێنمەوە ئەمانە تا ئێستا هەیە و بوونیان هەیە مەسەلەن کە هاوڵاتی ئازار دەبێت لە کاتێکدا حکوومەتێکی سەرتاسەری بووە بۆ ئەوەی گلەیی بێتە سەر یەکێتی یان گلەی بێتە سەر تیمی یەکێتی. ئێمە ئەوەی کە باسەکەی نەتۆمەت بەخشینەوەیە بەداخەوە ئەمە حقیقەتێکی ئازار بەخشە. ئێمە ڕێکەوتنامەیەکمان پێتان خۆش نەبەوە بە هیچ شێوەیە چکە ئێمە ڕێکەوتنامەیە چێژدە خاڵیمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان واژۆ کرد بۆ پێکەنانی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان پارتی 16 جێبەجێ نەکرد بە هیچ شێوەیە. پابەند نەبوو بەوەی کەوا داهات لە هەرێمی کوردستان سەرچاوەکەی هەرچیەک بێ بە یەکسانی دابش بکرێت و جیاوازی لە نێوان شار و شارۆچکەکان. من دوو سێ شوێنت پێڵێم. کۆیە قەزای کۆیە لە ڕووی جوگرافیایەوە سەر بە پارێزگای هەولێرە نەحەی بالیسان سنووری هیران و نازەنین تەقتەق و دەشتی کۆیە. کۆی داهاتەکانیان لە ڕووی شارەوانیشەوە ئەگەڕێتەوە سەر پارێزگای هەولێر. فەرموو بڕۆ ئاوڕێک لە پرۆژە خزمەتگوزاریەکانی دەبەری کۆیە و جۆتسایی نێوان کۆیە هەولێر بدەوە کە چەندین ساڵە بەردی بناغی دانای تاکو ئێستا ئامادەنین 1 تاکە دیناری بۆ سەرف بکەن. فەرموو ڕێگای نێوان سماقولی هەولێر ببینە ڕێگایەکە چکارە ساتێکە. فەرموو بڕێ ڕێگای بالیسان ببینە. بالیسان نەحیەکە سەر بە قەزای شەقڵاوەیە. ڕێگایەکی هەیە بالیسان ئەو ناوچێ و ئەو دەبەرە بۆ دەبەری خۆشناوەتی کە سەرکردایەتی شۆڕشی نوێی گەلەکەمانی لێ زۆرترین قوربانی لەم ناوچەیە دراوە. ڕوبەڕووی چیمیاباران بوویتەوە. دۆڵی سماقولی داستانی سماقولی داستانی بێوێنەیە لە مێژووی خەباتی ڕزگاری نیشتیمانیدا. بالیسان و دۆڵی بالیسان و خۆشناوەتی ڕووبارێک خوێنیان بەخشیوە وێ ڕایوەی کە ڕوبەڕووی چیمیاباران بووینەوە بەیانی ساڵڕۆژی چیمیابارانی بالیسانە ئامادەنین تاکە دینارێک لە ڕێگایەکی بالیسان سەرف بکەن. ئەمە شەراکەتە ئەمە خزمەت گوزاری ئێمە شەراکەتمان لە حکومڕانی بۆ ئەمە کردووە. ئێمە پێمان خۆشە کاتێک کە پرۆژەیەک لە زاخۆ ئەکرێت دڵمان پێی خۆشە بێ. بەڵام ناکرێتەوە بالیسان سزا بدەیت لەسەر بنەمای ئەوەی کەوا تۆ نفوسی جوگرافیا و نفوسی حیزبەکەت لەو دەبەرەنیە لە حاڵەتێکدا کە نەحیە بالیسان قەزایەکە سەر بە نەحیەکە سەر بە قەزای شەقڵاوەیە. بە هەمان شێوە کۆیە فەرموو لە ڕووی خزمەت گوزاریەوە ئاوری لێبدەوە. داهات لە سلێمانی چەندین جاری تریش باسمان کردووە داهاتی ناوخۆ لە سلێمانی کەمە. سلێمانی تەنها مامەڵەی بازرگانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە. بە تەنها ئاڵوگۆڕی بازرگانی لە دەروازەی برایم خەلیل بەقەد 2 بەرابەری هەموو دەروازەکانی عێراقا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بە تەنها ئیبراهیم خەلیل. بۆیە بەراورد لە داهات ناکرێت لەو زۆنە بەوەی لەگەڵ ئەم زۆنە. ئێمە حەزەکەین ئێمە لەگەڵ ئەوەی نەکە داهات سەرچاوەکەی هەر شتێک بێت بە یەکسانی لێک خەزێنە کۆ بکرێت بە یەکسانی گریمان داهاتەکەش حکوومەتە ئەم کابینێ سزا ئەدا سزای هاوڵاتی ئەدا سزای گەڕەچێکەدا. تۆ باست کرد فەرموو بڕۆ ئاو لە باڵەکایەتی بدەوە دەبەری باڵەکایەتی بدەوە. فەرموو بڕۆ ڕێگای ناوچەی خۆشناوەتی سیر کە بزانە لە چ دۆخێکی وێرانکاریدایە. ناکرێت تۆ بۆ ڕێگایەک کە بەرەو ناوچێ و نفوزێکی تو خۆتە ڕۆی من دڵم خۆشە بێ کە بە ڕێگای دۆهۆکدا ئەڕۆم. بەڵام هاوڵاتی بالیسان و خۆشناوەتی و باڵەکایەتی و دەبەری سۆرانیش و ئەوش هاوڵاتی هەرێمی کوردستانە ناکرێت تۆ سزای بدەیت. بۆی ئێمە لەگەڵ ڕاستکردنەوەی ئەم ڕێڕۆ حکومڕانی لەگەڵ ئەم شێوازە سیاسەت ئێمە لەگەڵ ئەم سیاسەتە نین. ئێمە بەڵێن بە خەڵکی کوردستانە دەین بە هیچ شێوەیەک جارێک تر ئێمە تەئیدی سەرۆک وەزیرانێک حکوومەتێک ناکەین جیاوازی لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە. کراوە بە ئەوەی کەوتت نەکراوە جەرگمان دێشی. من ئەندامی پەرلەمان بوویمە بە دوواداچوونی وردم کردووە مەسئولم لەو قسانەی کە ئەیکەم. سزای هاوڵاتی لە گەڕەچێک بۆ گەڕەچێکە درێ. بڕۆ لەناو شاری هەولێر لە گەڕەچێک کە ئەگەر جێ نفوزی
حیزبەکەی خۆیان تێدا زۆر نەبێ سزای ئەدەن لە ڕووی خزمەتگوزاریەوە سزای ئەوەی کەوا سزای قەزا و نەحیەکانی تریش دەدەن کە سەر بە پارێزگای هەولێرن و وێڕای ئەوەی کە گەرمیانی ئەنفال شایستەی ئەوە نییە هەر پرۆژه یاسایە هەر پرۆژەیەک بڕیاری هەر پرۆژەیە کە دەن و بودجەی بۆ تەرخانەکەن ئەبێ لەسەر بودجەی پارێزگاکە خۆی و شارەکە خۆی بێت کە لە حاڵەتێکدا ئەم شارە تاوانی چییە ئێمە بینیومانە قەت بینیوتە پارێزگای بەسڕە بڵێ من ئامادەنیم 1 تاکە دینار بۆ مووسڵ بنێرم لەبەرەوەی بەندەر قەسر لای منە و نەوت لای منە مووسڵ دەواازەی سنووری و بەندەری نییە لەبەرەوەی ئەبێ لە داهاتی خۆی ئاوادانی بۆ مووسڵ دەستە بەر بکرێ ئەمەد بینیوە لە حاڵەتێکدا کە نێوانی شیعە و سونە لەو پەڕی دژایەتی کردن و ململانێ تۆندایە بینیومانە گوێمان لێ بووە ئەم حاڵەتە نەبووە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان پیادە کراوە بۆیە کاتێک تاکی دەکەمەوە ئێمە باس لە ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی ئەەکەین ئێمە ئازارمان پێگەیشتووە ئازارمان ئێمە لە پەرلەمانی کوردستان بە دوواداچوونمان بۆ پرۆژەی خزمەتگوزاری کردووە هەتەنانەت بە دوواداچوونمان بۆ پرسی دامەزراندن کردووە دامەزراندن لە زۆرێک لە شار و شارۆچکەکان بەردەوامە مامۆستایەکی وانەبێژ لەسەر بنەمای حیزبی دائەندرێ فرسەتی یەکسان بۆ هاوڵاتیان لە مەسئولم لەو قسەیە فرسەتی یەکسان بۆ دامەزراندنی هاوڵاتیان لە دام و دەستگاکانی حکوومەتی ناڕەخسێنرێ بە هیچ شێوەیە حتا لە مەرزەکانی ژوتیان لە مەرزە حاجومەرانەوەی بۆ کرێکاریش حتا عەمباڵی کرێکاری دەستگێڕی نوێنەری کۆمپانیایەک بێ ئەگەر تەسکەی حیزبەکەت پێ نەبێ ئەگەر تەیدی ئاساییشت پێ نەبێ بە هیچ شێوەیەک فرسەتت نادرێت بە هیچ شێوەیەک ئەبێت تەیدی ئۆرگانە حیزبەکان پێ بێت ئێمە ئازارمان لەوە پێبەخشیوە پێگەیوە ئێمە یعنی ویژدانمان ئاسوودەنیە کە ئەبینین هاوڵاتیەک ئەبێ بچێ وەلا بۆ حێزێکی سیاسی دیاریکراو ئەبێ بچێت پەنجەمۆر بکە کە بڕوای بە پەنجەمۆرەکە نیە ئەبێ بچێ ئینتیما بۆ هێزێکی سیاسی دیاریکراو بکرێت کە بڕوای بەم هێزە سیاسیە نیە کە ئەزانم هێزە ئەی چەوسێنێتەوە ئەو کات فرسەتی دامەزراندن و فرسەتی کارکردن و کار و کەسابەتی پێدرێت ئێمە شۆڕش و خەبات و تێکۆشانی ئەم ملەتە بۆ ئەم حکوومەتە نەبوو ئەوە ڕوئیەکێتیە بۆ داهاتوو ئێمە پێمان وایە هاوڵاتێک لە هەرێمی کوردستاندا ئەگەر بیرۆڕای لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یەک نەگرێتەوە نابێ ئێمە سزای بدەین بە هەمان شێوە کە ئێمە بۆ خۆمان حەق نەدەین خۆین حەقیش نادەین پارتی دیموکراتی کوردستان کە لەسەر ئەم بنەمایە هاوڵاتیان لە دەڤەرەکەی لە دەڤەری ئەوانە هەمووی بە بەڵگەوە هەبووە بە هەمووی بە بەڵگەوە مەرجە بۆ پێکێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئەمە ئەکەینە بنەما حکوومەتە بێ حکوومەتی هاوڵاتی بێ هاوڵاتی ئەبێ فرسەتی یەکسانی لە کۆی دام و دەستگا لە پرسی دامەزراندن لە خزمەتگوزاری شار و شارۆچکەکان ئەبێ بە یەکسانی سەیریان بکرێت تۆ وەرە دەڤەرێک سیرکە لە هەموو سنووری پارێزگای هەولێر قەزایەک تاکە قەزایەکەیە کە خاپور و وێران کراوە قەزای چۆمانە بەڵێ بڕۆ لیژنەیە گونێرە سەیری ئاستی خزمەتگوزاری بکە لەم دەڤەرەدا لە حاڵەتێکدا کە داهاتی مانگانەی گومرجی حاجۆمەران لە سەروی 20 ملیار دینارە قەڵاتزەی 2000 شەهید چی نەماوە بۆ ئەم وڵاتەنەکە ئەبێت تۆ چاوەڕێ بکەی داهات لە ناو خۆی پێیا بکە تا پرۆژێکی خزمەتگوزاری پێشکەشەکەی ڕامیە دەواازەی ڕاپەڕین ئێمە ناچارە بین شارەوانی ناچارە زەوی بفرۆشێ بۆ ئەوی جۆت سایی دێک و جادەیەکی پێتەواو بکە لەبەرەوەی داهاتی ناو خۆنیە لەسەرەوە پەرلەمانتارێکی پێشوو لەسەرەوەتی گەندەڵی کراوە لە مۆزوعە ئەمە بە یاسایی کراوە ئەمە بابەتێکە یا ئاساییە زەوی لە ڕێگای لیژنە و لە ڕێگای قانون و لە ڕێگای بڕیاری ئەنجومەنی وەزیرانەوە کراوە ئەم بابەتە کەس گوێ لێ ناگرێت کەس حساب بۆ ئەم قسانە ناکە و خەڵک زۆر لەمە وشیارترا قەزدی من ئەوەیە داهات نێت تۆ ناچاری پەنا ببێ بەرفرۆشتنی مڵکی حکوومەت بۆ ئەوی بتوانانی پرۆژێکی خزمەتگوزاری پێشکەش بکەیت لە حاڵەتێکدا لە جیرانەکەی تۆ بەولاوە شتێکی تر ئەگوزارێ ئەمە ناکێ ئێمە واژۆی پێکێنانی کابینەی حکوومەتمان بۆ ئەمە نەکردووە ئەمە مەقبوڵ ناکەین بۆیە ئێمە مەرج تاکی دەکەمەوە ئەم دروشمەی کە سەرۆک بافە و ڕایگەیاندووە بابەتی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی ئەبێ لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت ئەبێ لە بەرژەوەندی ئاوەدانی بێ پێشکەشکردنی خزمەتگوزاری بێ کۆتایی هێنان بێ بە سزادانی هاوڵاتیان لەسەر بنەمای ئینتیمای سیاسی ئەگەر داهاتی هەرێم ئەبێ بۆ هاوڵاتیانی هەموو داهاتەکە هەمووی بۆ خۆی فرسەتی دامەزراندن لە هێزەکان ئەبێ بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان بێ نەک تۆ بێ هێزی ڕۆژ و هێزی نازانم پارچەکانی تری کوردستان بێنێ لێرە بۆ بەگژاچنەوەی هێزە ناوخۆیەکانی خۆمان خەڵک بینی لێرە لەسەر بودجەی هەرێمی کوردستان دای مەزرینی کەچی هاوڵاتی و گەنجی خۆشمان بە ناچاری ڕوو لە هەندەران بکە لە بەربێکاری و دروست نەبوونی فرسەتی دامەزراندن ئەگەر داهاتەکەەوە خۆی ڕێک بێتەوە ئەو ڕاستکردنەوە حکومڕانی ئێوە دەتانەوە کویچێتی نیشتیمانی کوردستان
بمنظمي بكري براسي حكومتي هاوڵاتی بێ ئەتوانرێ خزمەتی هەمووی پێ بکرێ کاکزانە ئێمە ئەزمموی شەڕی داعشمان هەیە بەڵێ کاتێکە خەتەر ڕووی لە وڵاتەکرد هاوڵاتی بەبێ جیاوازی تو سنگەریان کرد چەند هاوڵاتی خۆبەخشمان بینی خەڵک خواردنی دەبرد خەڵک خواردنی ئەبرد ئیمکانیەتی کۆ ئەکردەوە کە زانیان هەرێمی کوردستان و حکوومەتەکە لە خەتەردایە کەواتە ئەگەر تۆ حکوومەتێک بنیاد بنی هاوڵاتی هەرێمی کوردستان متمانەی بەم حکوومەتە هەبێ و ئەم حکوومەتە عەدالەت بەرجەستە بکە و دام و دەستگاکانی حکوومەت بەیەکسانی لە چوارچێوەی یاسا سەیری هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە خزمەت گوزاری بە یەکسانی دابەش بکە من پێم وایە داهات هەرچیەک بێ هاوڵاتی هەرێمی کوردستان مقنیع بە بڕیارەکانی حکوومەت بەڵام کاتێ هاوڵاتی ئەبینێ بابەتێکی تر ئەگوزارێ حکوومەتە خرێتە خزمەتی هێزێکی سیاسی دیاریکراو و هاوڵاتی سزا ئەدرێت لەسەر بنەمای ئینتیمای سیاسی و هاوڵاتی و شار و شارۆچکەکان گەمار و ئابووری ئەخرێتە سەرێ پێی قبوڵ ناکرێت تۆ ئێمە باسمان کرد مامۆستا زانا ئاوی بێخاڵ بەڵێ ئەچێ بۆ سنووری قەزای مێرگەسۆر دۆڵاکۆل لە بێ ئاویانە خنچێ ئامادەن نەمەشروعی ئاوی بۆ بن ئەی هاوڵاتی قەزای سۆران نییە ئەم زیاکاری لەسەر شەهیدی نەبەخشیوە بۆ کوردستان ئەی دۆڵاکۆم منبعی خەبات و تێکۆشان و قوربانیدان و خەباتی چەکداری نەبووە ئەی داستانی چێل ناسنامەی خەبات و تێکۆشان و کوردایەتی نییە ئەی تۆ چۆن ئاوی بێخاڵە بی بۆ سنووری قەزای مێرگەسۆر بەس ئامادەنی ئاو ببی بۆ دۆڵاکۆ و هاوڵاتیانی قەزای ڕەواندوت پێ سزا بدەیت بۆی ئەم زیاکاری ئێمەمانەوەی کۆتایی بێ ئێمەمانەوەی هاوڵاتیەک لە مێرگەسۆریش خزمەت بکرێ بەڵام لە ڕەواندوز و لە خۆشناوەتی و لە دەشتی هەولێر و لە دەشتی کۆیە و لە سماقولی و لە شەقڵاوە و لە بالیسان و لە نەکەوەی کە بەشێکی کەوتوتە نفوزیەکێتی ئێمەمانەوەی کۆتایی بەمە بێ بۆیە مەرزمان بۆ پێکەنانی کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هاوڵاتی بوونە و حکوومەتێکە بەیەکسانی خزمەتگوزاری پێشکەشی شار و و نابێ ئەم حکوومەتەی داهاتوو سەرچێشی بە مافەکانی خەڵکی کوردستان ئەو بۆ چوونانەی ئێوە نیە کە ڕژدن لەسەری پارتی وا لێ کرد بێت واجهەیەکی تر بداتە هەڵبژاردن و بڵێ دیزاین کراوە چی کراوە چی کراوە نێتە ناو پرۆسەکە لەبەر ئەزانێ پێکەنانی حکوومەتەکە ڕەنگە ئەو جارە زۆر قورس بێت بەعکسەوە باسی دیزاینمان کردەوە ئەم دیزاینەکە باسەکەن بۆ ئەوان نەکراوە ئێمە بە هیچ شێوەیەک ناچینە کابینێک ئەگەر کابینەی خەڵکی کوردستان و خزمەتگوزاری خەڵکی کوردستان نەبێت بەم شێوەیە ئەمە بڕیارێکە داومانە و ئەمە دروشممانە و پابندین ئەوە نیە بۆ پێش هەڵبژاردن بێ و دوایی بڵێن کاکە لە بەرخاتری هەرێمی کوردستان و مثلەن بڵێنەوە بە ئەزمموی هەرێمی کوردستان تێک نەچێت ئەزمموی کوردستان تێک ناچێت خەتەرترین ئەگەر خەتەر لەسەر ئەزمموی هەرێمی کوردستانی بێ هەرێم خۆیەتی ئێوە بۆتان دەرکەوتووە هەرێم خۆیەتی هیچ هێزێک ئەگەر خۆمان زەفەر بە خۆمان نەبین ئەگەر خۆمان لە نێوان خۆمان ناکۆک نەبین خۆمان دام و دەستگاکانی هەرێمی کوردستان لە تێک نەدەی دڵنیا بە نە وڵاتانی دەرو دراوسێ نەهێزەکانی تریش ناتوانن زەفەر بە هەرێمی کوردستان بن خۆمانی مجازەفە ئەکەین خۆمانی کە لە ڕقی و سەر چێشی ئەەکەین خۆمانی عینادی ئەەکەین خۆمانی حیساب بۆ هێزە سیاسەکان و هاوبەشەکانمان ناکەین لە هەرێمی کوردستاندا فەرموو تەواوی هێزە سیاسەکان ئامادەن کە هەڵبژاردن بکرێت هێزێک عیناد وەڵێ نایکە ئەڵێ پەنجەمۆری من ناخوێن تو آخر چۆن جیاوازیەکە بڵێ ئەمە ئەندامی کۆمەڵی ئیسلامی و ئەمە یەکێتی نیشتیمانی وە پارتەکان با پەنجەیان نەخوێنرێتەوە ئەمە بابەتێکی گاڵتەجاریە لە ڕاستیدا کەس بڕوا بەمە ناکە بۆ ئەگە قەولە ئەی مەسەلەی ئەوەی کە لە دادوەرەکان لە لیژنەی تحکیمی هەبن و مەسەن ئەوانە دەستکاری بکرێ خۆی ئەگەر کارتی دەنگدانەکە هاتە دەرەوە بە دەستی بۆ ئەلکترۆنیش ناژمێرێتەوە خۆی قانون بڕیارەکانی دادگای فیدراڵی و بڕیارەکانی کۆمسیۆنی شوایە هەم ژماردنی یەدەویە دەستیە و هەم بە شێوازی ئەلکترۆنیشە و دادوەریش ئەگەر بتەوێت بێلایەن بێ لە ڕاستی دادوەرەکانی کۆمسیۆن بێلایەنن دادوەرەکانی هەرێمی کوردستان بێلایەن نین من دیسانە ئەو لە ئەنجومەی دادوەری بووم بە هیچ شێوەیەک دادوەرەکانی هەرێمی کوردستان بێلایەن نین ئێمە بینیمان هیچ کۆبوونەیەک بە 22 پێنج موامەرە کرا کودەتا لە پەرلەمانی کوردستانی کرا و ناویان نا کاراکردنەوەی کۆمسیۆن هیچ جەلسەش نەبوو شەڕ بوو ئەنجومەنی دادوەری گوتی بەڵێ کاراکراوە وەزیری دادی هەرێم گوتی بەڵێ ئیمزای کردو لە وەقایع بڵاویان کردەوە کە دوازاریش هەموو هێزە سیاسەکانی تر بایکۆتیان کردو و نەتیجەکە سەری نەگرت ئەمە ئەوەی سلمان کە لە ڕاستیدا ئەوەی کە بێلایەن نییە دادگاکانی هەرێمی کوردستان ئێمە لەبیرتان نەچی ئێمە خلافمان لەگەڵ ئەم کابینێ و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەسەر چەند بابەتێکە بەڵێ لەسەر سەروەری یاسایە پێمان وایە ئەبێت دام و دەستگاکانی دادوەری لە هەرێمی کوردستان بێلایەن بن
ئەوە ڕای ئێمە و کێشەتی نیشتیمانی کوردستان هاوڵاتیان یەکسان بن لە بەردەم یاسا و دادگادا پێچەوانەکەی لای ئەوان ڕاستە پێمان وایە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان ئەبێ پەیوەندی نیشتیمانی بن لەگەڵ وڵاتانی دەر و دراوسێ لەگەڵ هێزە کوردستانیەکانی پارچەکانی تری کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوەی لەسەر ئەساسی ڕێزگرتن لە سەروەری خاچی یەکتر لەگەڵ حکوومەتی فیدراڵی لەسەر ئەساسی بنەمای بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بێ ئەوان لەسەر بنەمای حیزبی پەیوەندەکان بنیادەنێ ئێمە پێمان وایە ئەبێت دەستەبەری مافی ئازادی ڕۆژنامەنووس و چالاکوانانی مەدەنی دەستەبەر بکرێ هاوڵاتی مافی خۆپیشاندانی هەیە مافی ڕەخنەگرتنی هەیە هاوڵاتی نابێ من هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناچارکە وەکو من بیر بکەنەوە ئەوان بە پێچەوانە ئێمە خلافاتمان لەسەر ئەمانەیە ئێمە پێمان وایە گە ڕێکەوتنێکمان کرد ئەبێ ڕێزی لێ بگرین ئێمە پێمان وایە هاوڵاتی یەکسان بێت لە بەیەکسانی سەیری بکرێ و هەموو هاوڵاتیان فرسەتی خزمەتگوزاری دامەزراندن بە یەکسانی بۆیان زەمان بکرێ ئەوان بڕوایان بەمەنیە خلافەکانی ئێمە لەسەر ئەوانن لەسەر بە حیزبیکردنی دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستانە خلافەکانی ئێمە لەسەر ئەوانن ئەمانە بکەینە خاڵی ئێستا بۆ نمونە مەسەلەن دەستپێک بۆ پێکێنانی کابینەی وانە بێژەکان گرێبەستەکان وانە بێژ و گرێبەستەکان مەسەلەن بەپێی هەموو دیراسە داراییەکان ئەوەیە ئەگەر دابمەزرێن مەسەلەن حکومەت سوودمەندترە پارەی زیاتری بۆ دەگەڕێتەوە لەوەی ئێستا هەیە ئەو خەڵکە قوربە سەرە هاوار دەکە بۆ دان نامەزرێنن یعنی ئەگەر وانە بێژێک مەسەلەن گرێبەستێک تۆ گرێبەستە با کابرا بۆی مافەکانی دیکەی هەبێ لە خانە نشین بوو لە بابەتەکانی تر ینی ئەوەش جاکاری ینی بۆکو بە بارەمتەگرتنێکی خەڵکە بۆ ئێمە لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان بە حکمی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان زۆرینەیەکی مزەیەفی لە پەرلەمان دەستەبەر کردبوو بەپێی ئەو قانونە سەقەتەی کە 30 ساڵ پێش ئێستا نووسرابەوە 11 کورسی پێکاتەکان بوو ئیتر کورسی هێزەکی سیاسی دیاریکراو بوو ئەو دیزاینی کە بۆ خۆشیان کردبوو 45 کورسیان پێکۆنا 57 کورسیان لە پەرلەمانی کوردستان بوو ڕەنگە گلەیلەوە بکرێت بۆ پەرلەمان دەنجی نەدا لەسەر پلەبەرزکردنەوەی فەرمانبەران چەندین جار ئێمە یاداشتمان ئیمزا ئەکرد 53 پەرلەمانتار ئیمزامانە کرد ئیتر زۆرینەیەک لە دەستەوان بۆ ڕێگایان نەئەدا کە پەرلەمان قەرار بدا بۆ پلەبەرزکردنەوەی فەرمانبەران چەندین جار ئێمە داکۆچیمان لەوە ئەکرد کە ئەبێ یاسای بودجە بێتە پەرلەمان ئەبێ هاوڵاتی ئەبێ دامەزراوەی پەرلەمان بزانێ داهات لەم وڵاتە چەندە چۆن دابەشەکرێ پرۆژەی خزمەتگوزاری چۆن بە یەکسانی دابەشەکرێ ئەو قەزاو نائیانەی کە وێران بووینە و لەگەڵ خاک سوتماک بوونە و تەخت بوونە بێ دەستی ئاوەدانیان زیاتر بۆ درێژ بکرێت بە هیچ شێوەیەک ڕێگان نەدا بودجە بێتە پەرلەمانی کوردستان نەخشەی سیاسی داهاتووی هەرێمی کوردستان و پێکهاتەی داهاتووی پەرلەمانی کوردستانیش ئەگۆڕێ ئەو زەمانە ڕۆی زۆرینەیەکی مزەیەف بێ تحکم بە تەواوی بابەتی داهات و خزمەتگوزاری و مەسیری ئەم میلەتەوە بکە لەسەرم بنەمایە ئایا ترسێن لە هەڵبژاردن و یانەوێ بە ئەنواع جۆرە بیان و ترسێک نیە لەوەی کە هەڵبژاردن بەو شێوەیە بڕوا حکومێکی عورفی دروست بکرێت مەسەلەن بڵێن پاساوێک دەن بخۆیانە حکومەتە درێژ بکرێتەوە تەمەنی حکومەتە زۆرێک لە جۆرەکان بە حکمی عورفی ناوی لێ بنین مەسەلەن ئێمە تا ئەو شوێنەی ئەتوانین کە زۆریش ئەتوانین وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگە بەمە نادەین ڕێگە بۆ نادەین بە هیچ شێوەیە بەڵام مەسەلەن ئەگەر بەسەلەن هاتە بابەتی مزەیەف و پارتی لە قسەیەکێ سیناریۆیەکە ڕێگە بە انتخابات نەدا و قسەیەکێ نێڵ سندوقەکان ببێتە هەولێر و دۆهۆک و ئەوانە ینی ئەگەر بابەتەکەەوە خۆی ڕۆیشت یەکێتی سوور بوو لەگەڵ لایەنەکانی تر هەڵبژاردن بکرێت پارتی ئەتوانێت ڕێگری بکات لە سندوقەکانی دەنگ ئێمە لەگەڵەوەین پارتی دیموکراتی کوردستان لە زیاتی سەرکێشی بە ئایندە و مەسیری ئەو میلەتە و پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بکە بێ لەگەڵ هێزە سیاسەکانی تر بکەوێتە ڕکابەری و برسێنە بەردەم تاقیکردنەوەیکی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداری لە هەڵبژاردن بکە ئێستاش فرسەت لە بەردەماوە ئەوان بتوانن بێن بەشداری لە هەڵبژاردن بکەن لە زیاتی ئەوەی بێن مجازەفە بە ئایندەی هەرێمی کوردستان بکەن ومێدەوارم هەر جوست پەنانە بەنە بەرکارێکەوە لەو شێوەیە چونکە ئەمە بۆ ناو و ناوبانجی هەرێمی کوردستان لە نێوەندە نێو دەوڵەتەکاندا لای دۆستەکانماندا وە گومانە خاتە سەر پرۆسەی سیاسی و سەر دیموکراسی و ئەو دیعایکە ئەو هێزە ساڵانێکە بۆ خۆیەکە ومێدەوارم پەنانە بات قسەیەکی تر هەیە لای پارتی دیموکراتی کوردستان هەموو هێزە سیاسیەکان بەیەکەوە بەشداری بکەن و هەڵبژاردن قسەیەکی تر هەیە کە دۆخێک دروستە بێ دۆخێکی سەربازی تورکیا دێ دێ نازام شەڕێک دروستە بێ و زمینی هەڵبژاردن لەبار نابێ ئەوانە ڕوو ئەداوە وەڵا ئەوەی پەیوەندی دارە بە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان نە موامەرە هەیە نە لەشکرچێشی هەیە ئێمەمانەوێت لە وڵاتی خۆماندا لە هەرێمی کوردستان ڕێز لە خاچی وڵاتی تورکیا و سەروێری وڵاتی تورکیا بگرین ڕێز لە ئێران بگرین پەیوەندیەکی باش و دروستمان لەسەر بنەمای دەستوری عراقی لەگەڵ ناوەندی لەگەڵ
بەغدادا هەبێ و هیچ موامەرەیەک لە لای ئێمە وەک کوردەواریڵی سەر و سەودامان لەگەڵ هیچ موامەرەیەک نییە بۆ ئێمە پێمان وایە دۆخێشی سەقامگیر لە هەرێمی کوردستانەیە و زروپ و زمینەکە بۆ هەڵبژاردن زۆر لەبارە ئەمان هەموو پاساوی نامەحقولن بۆ ئەوەی پێشمان وایە. ئێمە من لە سەراتای بەرنامەکەش باسم کرد خلافی ئێمە لەگەڵ پارتی دیموکراسی کوردستان ئەوەیە ئێمە نامانەوێت مجازفە بە میلەتی خۆمان بکەین، نامانەوێت هەرێمی کوردستان ببێتە بەشێک لە ململانەکان. ئێستا خۆتە بینی دەبەری سلێمانی پارێزگای سلێمانی تەنانەت لە سانتیمەترێکیشەوە هاوسێنیە لەگەڵ دەوڵەتی تورکیا، کەسی تەشقەڵە بە سلێمانیەکری. ئێمە خەتەر نین، ئێمە پێمان وایە دەوڵەتی تورکیا لە زیاتی ئەوەی کەوە بەهانە بێ ئێمە بگرێت کە ئەمە هەرگیز خەتەر نین لەسەر دەوڵەتی تورکیا، پێمان وایە ئارامی ئۆقرەی لە وڵاتەکەی خۆی دەستەبەر بکە و چارەسەری کێشەکانی خۆی بکە و خەریک و ڕێز لە بڕیارەکانی دەوڵەتی تورکیاگرین لە جوارتەوەی دەوڵەتی خۆی ئەوش ڕێز لە ئێمە بگرێ. سەبەبەکە ئەوەی ئێمە وابیرەکەینەوە، بۆیە ئێمە نابینە بەشێک لە سیناریۆی هیچ وڵاتێکی دەرودراوسێ. ئێمە لە وڵاتی خۆمانەمانەوێ خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین، ڕێژش لە وڵاتانی دەرودراوسێ بگرین، پەیوەندیەکی تەندروست لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران، لەگەڵ دەوڵەتی تورکیا، لەگەڵ دەوڵەتەکانی تر، لەگەڵ ئەو ئزمونە حکومڕانیی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە احترامیان بگرین، ڕێزیان بگرین، هاوکاریان بین، ئەوانیش بڕیار لەسەر مەسیری خۆیان بدەن لەگەڵ حکوومەتی فیدراڵیش. وا دەرەکەوێ ئەوەی کە هەیە پارتی دیموکراتی کوردستان دوو بۆچوونە لەسەر ئەو بابەتانەی کە هەیە، بۆچوونێکیان بێدەنگ ئەگەر قسەش نەکا، بۆچوونێکیانەوەی کە خۆی کەنارگیر کردووە پەیامی تۆ بەەوە بۆچوونەی کە بێدەنگە و لەگەڵ ئەوەیە مجازەفە بە خەڵکی کوردستان هەرێمی کوردستان نەکرێت چییە؟ ئاشکرا کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمیش لای پارتی دیموکراتی کوردستانە ڕۆژی 6 لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمەوە بە مەرسومێک دیاری کراوە. بەڵێ ئێمە پێمان وایە ئەبێ ڕێز لە واژۆ و ئیمزای خۆیان بگرن و پابەدی ئەم تاریخە بین و بچینە بەردەم محاسبەکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ڕێگە بدەین هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیان چارەنووسی ئایندەی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستان دیاری بکەن، هەمومان پاداشتی خۆمان وەربگرینەوە لە بەردەم داخۆکردن سزای هاوڵاتی هەرێمی کوردستان مافی خۆیتی هێزێکی سیاسی سزا بدە ئەگەر لە بەرژەوەندی هاوڵاتیان بیر نکاتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز لوقماوەردی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێستان. سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.